لە هەڵەبجە 144 یەکەی نیشتەجێبوون دروست کراوە. 72 یەکەیان لە ساڵی 2014ەوە وەرگرتنی کۆتایی لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوەی هەڵەبجە بۆ کراوە. کارامەدەنی و کارەبایی و تۆڕی ئاوەڕۆی بۆ کراوە، تەنها قیر و شۆستەی ماوە. 72 یەکەی دیکەش لە سەدا 90 تەواو کراوە بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە پرۆژە خزمەتگوزاریەکانی تەواو بکرێت، بەسەر هاوڵاتیانی کەم درامەتدا دابەش بکرێت. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە ئەو بڕابوجەیە ئاشکرا دەکات کە پێویستیانە بۆ تەواوکردنی لە سەدی پرۆژەکە. بەنسبەت ئەم مانەی کە خەدەماتەکان بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە جێبەجێکرێ، لەوە چێ هەموو کێشەکەی لە حدودی 400 ملیۆن دینارا بێ. ئەگەر بڕی ئەو 400 ملیۆن دینارەیە تەرخان بکرێ و بودجەکە بخرێتە سەر حساباتمان و دەست پێ بکرێ، ئەمەیان خەدەماتەکە لە 400 ملیۆن دینارێکە تەواو بێ، ئەو یەکانش بە خەدەماتەکە 1 ملیار دیناری پێویست، کەواتە کۆی گشتی پرۆژەکە بە حدودی ملیار و 400 ملیارێک و 400 ملیۆن دینار پرۆژەکە تەواو ئەکرێت. بڕیارە حکوومەتی هەرێم لە ئەم ساڵدا 20,000 یەکەی نیشتەجێبوون تەرخان بکات بۆ کەم دەرامەت و کرێنشینان. کورسات نیوز لە بەدوادا چوونێکیدا ئاماری کرێنشینانی هەڵەبجە و داواکاریەکانیان ئاشکرا دەکات. ژمارەیەکی زۆر لە هەڵەبجە بێدەرامەت و کرێنشینن بەپێی ئەو ئاماری و ئەو فۆرمانەی کە پڕ کراوەتەوە تا ئێستا 5,033 کرێنشین لە هەڵەبجە هەیە کە هیچ هینێکیان بۆ نەکراوە، تا ئێستا هیچ شوقێکیان بۆ دابین نەکراوە. ئەمی داماوە زۆری ژەژار و فەقیر و داماوە نەبوونە بۆی نادرێکی نیوایە کرێکە مەعاشخۆر نییە، موچەیەکی نییە، کرێکیشە داماوە. هیوادارم حکوومەتی هەرێم ئاورێ لەم کرێچانەوە لەم فەقیر و ژارەواتەوە لەم شوقانە بێ بەشانەکە بە عەدالەت و بە ڕێگوپێکی شقان تۆزی کرێ بۆ کرێچیان. بەپێی زانیاریەکان بڕی تێچووی 144 یەکە نیشتەجێبووەکەی هەڵەبجە نزیکەی 10 ملیار دینارە. دوای تەواوکردنیشیان بە میکانیزمێکی تایبەت حکوومەت بە بڕی تێچووی یەکەکان بەسەر کەسانی کەم دەرامەت و کرێنشیندا بە قەرزی درێژخایەن بێ پێشەکی دەفرۆشێتەوە، کە ئەمەش کاریگەری گەورە لەسەر گرفتەکانی نەبوونی یەکەی نیشتەجێبوون بۆ 144 خێزانی هەڵەبجە چارەسەر دەکات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.